بۆ قسەکردن لە باری بارودۆخی لوبناان بەڕێز مەڕوان حەیدەر شۆڤەکاری سیاسی لە بەیروتی پایتەختی لوبناانەوە لەگەڵماندەیە. بەڕێز مەڕوان حەیدەرم کاتتان باش. پەرلەمانی لوبناان بۆ پۆستی سەرۆک کۆمار یەکلا ناکاتەوە. کاندیدەکان جێگەی ئەوە نین متمانیان پێ بەخشرێت و 50 دەنگ بە بەتاڵی کراونەتە سندوقی دەنگدانەوە. نعم مساء الخير. بەڵێ ئێوەرەتان باش. بەڵێ ئەمە چوارم جارە کاوە پەرلەمانی وڵاتەکەمان پەرلەمانی لوبناان شکستی هێنا لە هەڵبژاردننی سەر کۆمارێکی نوێ. ئەمە جاریکەمنەوە وتومان ئەومە چوارەم جارە کەوە هەڵبژاردننی سەر کۆماری لوبناان پەک دەخرێت. زانراوەکەوە دوای سربەخۆی وڵاتەکەمان لوبناان تاوەکو ئەم ساتە لوبنانیەکان سەرۆکۆمارێکی بە ئارەزوو خۆیان هەڵ نەبژاردووە، بەڵکو بە فشاری دەرەکی و ئاراستەی دەسوەردانی دەرەکی ئێمە سەرۆکۆمار هەڵەبژێرین. چەندین دەوڵەت دەسوەردان لە کاروباری داخۆی وڵاتەکەمان دەکەن لە هەڵبژاردننی سەرۆکۆمار لە هەمان کاتدا دابەشبوونێکی سیاسی ستونی لە نێو لایەنە سیاسەکانی لوبنااندا هەیە. بۆیە ئێستا دوو تیم هەن، تیمی دەسەڵاتەیە، تیمیش لە هەمان کاتدا ئێمە تیمی شۆڕشمان هەیە لە نێو گۆڕەپانی سیاسی لوبنانیدا. لە هەمان کاتدا ئەو تیمانە ئێستا دەژایەتی یەکتری دەکەن. محوەری مقاومە کە حیزبوڵای تێدا هەیە، لە هەمان کاتدا پارتی ئەمەلی تێدا هەیە کە ئێران پاڵپشان دەکەن. ئەمە دابەشبوونێکی قوڵی لە نێو پەرلەمانی لوبنااندا دروست کردووە. لە هەمان کاتدا ئەم دابەشبوونە نێو دەوڵەتیانە، ئەم کێشە سیاسیە کەڵەکەبووانە کە ئێستا لە جیهاندایە لە کۆمەلگەی نێو دەوڵەتیدا، ئەگەر ڕێکەوتنی ئەتۆمی بێت یاخۆت ڕێکەوتنێکی عەرەبی بێت، لە هەمان کاتدا ئەمە وای کردووە کەوا پەرلەمانی لوبناان نەتوانێت، پەرلەمانێکی بە سیاسی کراوە نەتوانێت سەرۆکۆمارێک بۆ وڵاتەکەمان هەڵبژێرێت. کەوا بێت دەتوانین بڵین بارودۆخی لوبناان ئێستا و بارودۆخی تێی کەوتووە هۆکارەکەی دەسوەردانی دەرەکی. بەڵێ بێگومان ئەمە هاوکێشێکی زۆر زانرا و ئاشکرایە دەسوەردانی دەرەکی. ئەگەر ئێمە بمانەوێت سەرۆکۆمارێکی نوێمان هەبێت لە بەیروتدا، پێویستە کە ئێران ڕازی بکەین، لە هەمان کاتدا ئەمریکاش ڕازی بکەین و فەڕەنساش دەبێت ڕازی بکەین. ئەو کاتە ئەم سێە ئەم ترۆیکایە دەبێت ڕازی بکەین. ئەو کاتە ئێمە سەرۆکۆمارێکمان لە بەیروت دەبێت. ئەو کاتە قۆناغێکی دیکە دەست پێ دەکات ئەویش هەڵبژاردننی سەرۆکۆمارە لەلایەن پەرلەمانەوە. کەوا بێت ئێسام دوو کاندیدا خواستی هیچ یەک لە وڵاتانی لەسەر نییە وا ناکاتوانن سەرکەوتوو بن. یەکەم شت هیچ پاڵێوراوێک نییە، پاڵێوراوێکی ئەوتۆ نییە. ئەوەی کە هەیە هەر مارۆنیە کە بەڕاستی کاندیدا بۆ دەبێت مەسیحی مارۆنی بی بۆ سەرۆک کۆمار، بە پاڵێورا دەبێت بۆ سەرۆکاتی کۆمار کریسیانێکی مارۆنی بێت. ئەمە بەڕاستی هیچ ڕێگە بە هیچ کاندیدێکیکە نادرێت جگە لە کریسیانێکی مارۆنیە. لە هەمان کاتدا قوواتی لوبنانی ئەوانیش بە هەمان شێوە لە 4 گەڕی ڕابردوودا هیچ ناتوانیوە دەنگێکی پێویست بەدەست بێنن، بەڵکو تەواوی هەوڵەکان شکستیان هێناوە بۆ ئەوەی کەوا سەرۆکۆمار هەڵبژێرن لە قۆناغی سێمدا کە پێویست بە سەیەشی ئەندامانی پەرلەمانی لوبناان هەیە بۆ ئەوەی کە نیسابتەوە بێ. لە هەمان کاتدا ئێستا وێنەکە زۆر ڕوونە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێران ئێستا ڕێک نەکەوتون لەسەر دۆخی لوبناان و هەڵبژاردننی سەرۆکۆمار لە لوبناان. زۆرێک لە کێشەکە لە ناوچەکەدا لەسەر و هەمیانەوە ڕێکەوتنی ئەتۆمی، لە هەمان کاتدا لوبناان و سووریا و ناوچەکەش دەکرێت. فەڕەنسەکانیش بە هەمان شێوە. دوای ئەوەی کە ئێمە پێش ئەوەی کە قسە لەگەڵ ئێوە بکەم بە چەند ساتێک ئێستا ئەوانیش دەستپێشخەریەشیان هەیە. فەڕەنسا دەستپێشخەریی هەیە بۆ دۆخی لوبناان لە ڕێگەی ڤاتیکانەوە بۆ ئەوەی کەوا کێشەی سیاسی لە لوبنااندا چارەسەر بکرێت، بۆ ئەوەی کەوا لە هەمان کاتدا سەرۆکۆمارێکی نوێ هەڵبژێردرێت، بۆ ئەوەی کە بتوانێت وڵات ڕزگار بکات کە ڕوبەڕووی چەندین تەنگژەی ئابووری سیاسی جیاواز بۆتەوە کا بەڕاستی وێنەی نەبووە لەوەتەی دامەزراندنیەوە. بۆ چونتان چیە لەوەی کە دەتوانین بڵین عێراق و لوبناان لە چەقبەستووی سیاسی و بارودۆخی ناجێگیری سیاسی هاوشێوەی یەکەن. عێراق ساڵێک هەڵبژاردننی کردو تا ئێستا نەیتوانێت حکوومەت پێک بێنێت،
ئێستا لە سەروبەندی پێکێنانە ئەوەش بارودۆخی لوبنانە کە ئەمڕۆ بینیمە. بەڵێ بەڵێ هەندێکێک وا دەڵێن ئەمە واقعە ڕاستیە بەڕاستی نمونەی عراقی و نمونەی لوبنانی بەڕاستی زۆر لە یەکتریەوە نزیکن زۆر لە یەکتریەوە نزیکن هەردوو پەرلەمانی هەردوو وڵات لێرە و لەوێ بەڕاستی ناتوانن پۆستەکان یەکلا بکەنەوە بۆ بەرژەوەندی خۆیان هیچ لایەنەکان هەردوو وڵاتیش بەڕاستی ڕوبەڕووی دەسوەردانی ئێران و کۆنتترۆلی ئێران بوونەتەوە بۆ کۆنتترۆلکردنی بارودۆخی وڵات لە هەمان کادا ئەمریکاش یاریکەرێکی بەهێزە لە هەردوو وڵاتدا لە عراق و لە لوبناندا بۆیە چارەنووسی گەلی لوبنانی عراقی لە هەمان کاتدا بەڕاستی پەیوەستە بە فشارە دەرەکیەکان و هاوکێشە نێودوڵەتێک هەردوو جەمسەرەکە لە ناوچەکەدا ئێران لەلایەک و ئەمریکا لەلایەکی دیکەوە پەیوەستە بەوان لە هەمان کاتدا بێگومان وڵاتانی کەنداویش ڕۆڵیان دەبێت. بەڵێ لە ماوەی هەفتێکی دیکەیە وادەی سەرۆک کۆماری لوبنان کۆتایی دێت دوای ئەمە لوبنان بەرەو کوێ چێت؟ تاوکو ئێستا زۆر ڕوونە بۆشایی سیاسی هەیە نە هەڵبژاردننی سەرۆک کۆمار هەیە لە قۆناغی داهاتوودا تەنانەت ئەم چەق بەسووی سیاسیە بەردەوام دەبێت بۆ ساڵێک دو ساڵی داهاتوو بەردەوام دەبێت پێشتر پێش ئەوەی کەەوە میشەل عۆن ببێت بە سەرۆک کۆمار ئێمە دو ساڵ لە بۆشایی سیاسیدا ژیان لە سەردەمی هەڵبژاردننی میشەل سلێمان ئەو کاتە لوبنانیەکان لە بۆشایکی سیاسیدا بوون نەمانتوانی سەرۆک کۆمار هەڵبژێرین لە لوبناندا بەڕاستی زۆر ڕوون و ئاشکرایە لەم دۆخەتدا بەڕاستی هەڵبژاردن بۆ سەرۆک کۆمار ناکرێت چونکە تەنگژەی سیاسی هەیە خوا نەخواستە ڕەنگە شەڕ ڕوو بدات یاخود لایەنێکی سیاسی ڕوبەڕووی لاوازی ببێتەوە لە هەمان کاتدا لایەنە هەرێمیەکانیش ئەو کاتە ئەگەر ڕوبەڕووی لاوازی ببنەوە بۆیە مەترسی پێکدادان بێ پێشتریش لە هەمان کاتدا هەڵبژاردننی سەرۆک کۆمار میشێل سلێماندا ڕووداوەکانی هەفتی ئایەر و ڕێکەوتنی دەوحە ڕوویدات لە هەمان کاتدا لە هەڵبژاردننی سەرۆک کۆمار میشێل عۆندا ڕێکەوتنێکی سیاسی ناوخۆیی ئەو کاتە هەبوو محوەری ئێرانی سووری بەڕاستی سەرکەوتوو بوون ئەو کاتە لە هەڵبژاردننی میشەل عۆندا بەڵام ئەمڕۆ ئێمە نازانین ئایا چارەنووسی ئێمە سیاسی لە لوبنان دەچی دەبێت ئێمە لە بەردەم ساڵێکی دیکە داین بۆ ئەوەی کەەوە لە بۆشایی سیاسی داین کە هەڵبژاردننی سەرۆک کۆمار تێدا ڕوونادات. بەڕێز مەڕوان حەیدەر شرۆفەکاری سیاسی لە بەیروتی پایتەختی لوبنان و لەگەڵماندا سوپاس بۆ شرۆفەکانتان.